لقيامت کەس ناتوانێت قسە بکات تەنها محەممەد عليه الصلاة والسلام کە پێی دەگوترێت شەفاعەت العوظما گەورەترین شەفاعەت دەکات بۆ کافر و مسلمان کە خوای پەروەردگار حەشریان بکات و شەفاعەتێکی کەی ئەوەیە کە داوا دەکات لە خوای پەروەردگار ئیمانداران بخاتە ناو بەهەشتەوە و شەفاعەتێکی کەی ئەوەیە کە 7,000 کەس لە ئومەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام بەبێ حیساب و بەبێ عەذاب دەچنە ناو بەهەشتەوە کە داوای زیاتری کرد پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی لەگەڵ هەر 7,000 کەش لە ئومەتەکەی تۆ بەبێ حیساب بەبێ عەذاب دەچێتە ناو بەهەشتەوە ئەوەش بە تکاو داواکردنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و لەوەش زیاتر چکە لە فەرمودەی کە شاتۆ دەفەرمێت لەگەڵ هەر کەسێکیان 7,000 ئەوە شەفاعەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە هەموو مسلمانان دوای ئەوەی ڕزگاریشیان بۆ لە بەردەرگەی بەهەشت چاوەڕێ دەکەن دەرگایان بۆ ناکرێتەوە تەنها دەبێت محەممەد بێت عليه الصلاة والسلام دەرگا یەکەم کەس بۆ ئەو دەکرێتەوە هەر وەکو چۆن دەفەرمێت یەکەم کەسیش بەسەر پردی سیراتدا دەپەڕێتەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام و ئومەتی محەممەد عليه الصلاة والسلام